سڵاوتان لەبێ ئازیزان لە پرۆگرامی ئەم جارەی جێوار چینە سەردانکردنی جێوارێکی مێژوویی کە گۆڕستانێکی مێژوویە لە یەکێک لە گوندە دێرینەکانی سنووری ناوچەی شارباژێر ئەویش گۆڕستانی کۆنی گوندی واژەیە. بەو هیوایین بتوانین کۆمەڵێک زانیاری لەسەر گۆڕستانە مێژوویەکەی گوندی واژە وەروەها ئەو کێ لە جوان و ناوازانەیان کەوا هەندێکیان زۆر درێژ و ناوازن وەروەها کۆمەڵێک لەو تایبەتمەندیانە و لەو داستانانەی لەسەر گۆڕستانەکە هەن بۆ ئێوەی خۆشەویست باسکەین بۆ هیواین هاوڕێمان بن جەوێکی باراناویە تۆزێگە وەسین تا بارانەکەش نەمێنێ جا دەست پێەکەینەوە بزانین تا کۆتایی بەرنامەکە چی ڕوەدا بۆ هیواین لەگەڵمان بن من ئەڕۆم بۆ ناو گوندی واژە و بۆ گۆڕستانە مێژوویەکەی گوندی واژە. ئەگەر باس لە هەڵکەوتەی جوگرافیایی گۆڕستانەکەی گوندی واژە و هەر خودی گوندی واژە بکەین گۆڕستانەکە تەوانم بڵێن لە خۆرهەڵات و باکووری خۆرهەڵاتی گوندەکەیە لە بەرزایەک لە دامێنی ئەو تەپۆڵک و گردانەی بەردەم گوندەکە ڕێژەیەکی زۆر داری بەتەمەن و چڕێکی زۆری هەیە. خۆی خودی گوندی واژەش سەر بە قەزای وەروە هەم ناحیە و هەم قەزای چوارتایە لە ڕووی ئیداریەوە لە باکووری سنتەری پارێزگای سلێمانیە دەتوانین بڵێن بە دووری 30 کیلۆمەترێک لە سنتەری شاری ئێستەی سلێمانیوە دوورە. هەڵکەوتە جوگرافیایەکەی بە شێوەیە کە واژە کۆمەڵێک کانی و وەروەها ڕووبار بەناوە و چەمەکانی بەناویا تێپەڕ دەبێت و لە بەردەمیایە توانین بڵێن جوگرافیایەکی لەباری گەشتیاری گونجاوی هەیە زۆر لەبارە هەم ئاوهەوایەکی فێنک لە وەرزەکانی گەرما و لە وەرزی زستانانی شاجەوێکی جوانی و باراناوی و بەفراوی زۆر جوانی هەیە. واتە واژە لەگەڵەوەی بوونی گۆڕستانێکی مێژووی لێرەدا لەگەڵ لە هەمان کاتیشتا هاوین هەوارێکە واتە مەسیفێکە بۆ گەشتیاری خەڵکی سەردانیەکە جوگرافیایەکی لەبار و گونجاوی هەیە. بەڵام ئەوەی زۆر لە گرنگە بۆ ئێمە جوگرافیای گۆڕستانی گوندی واژەیە کە لە بەرزایی بەردەم گوندەکەیە بە جۆرێک توانین بڵێن تا کۆتایی یاخود تا دامێنی تەپۆڵکە و بانەکانی بەردەمی گوندەکە درێژە بێتەوە بە چڕیەکی زۆر لە داری بەڕوو بە تەمەن کە جوانیەکی جوانیان بە جوگرافیا و شێوەی گۆڕستانی گوندی واژە داوە. گەر باسێک لە مێژوو ناوی ئەم گۆڕستانە بکەین ئەم گۆڕستانە بە گۆڕستانی گوندی واژە ناوەبرێ گۆڕستانی کۆنی گوندی واژە چونکە ئێستا دوو گۆڕستانیان هەیە وەک دانیشتوانی گوندەکە باس لێوە دەکەن. گۆڕستانەکە هەر بە ناوی گۆڕستانی کۆن یاخود گۆڕستانە قەدیمیەکەی گوندی واژە ناوەبرێت. خودی ناوی واژەش لەسەر لە پاش توانین بڵێن ئەو مێژووە شەفەیەی لە زاری ڕێژسپیانی ناوچەکە و وەروە ئەو یاداشتەکەمانەی لەسەر ناوی واژە نووسراون. 300 تقریبان بەر لە ئێستەی تەمەن و لە سەردەمی دەسەڵاتدارێتی میرنشینی بابانی کە و کات لە قەلاچوالان پایتەختی دەسەڵاتدارێتەکەیان دەبێت بەهۆی لە ناوچەی ڕۆژهەڵاتی کوردستان لە بانە بنەماڵەی شێخ عوسمان کە ئێستاکە کوڕەزاونەوەکانی لە ناوگوندی واژەژین گرفتێک لەگەڵ دەسەڵاتدارێتی ناوچەی بانیان بۆ دروست دەبێت لە بەربوونی باج و خەراج و ئەوانە ڕوو دەکەنە باشووری کوردستان وەروە لە یان ژێردەسەڵاتی میرایەتی بابانی بە ناسیاوەتی شێخایەتی و خزمایەتی لەگەڵ شێخ مارفی نۆدێ و هەروەها میرایەتی بابان لەم ناوچەیە ئەو بنەماڵەیە دێن لێرە جێگیر دەبن لەبەر ئەوەی خودی ئەوان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە گوندێک بوون بە ناوی واژە ئەو واژەیە دێنن لێرە دیسانەوە ناوی ئێرە دەکەنەوە بە واژە یاخود ئێرە دەبێتە واژە
لە کاتێکدا پێش ئەوەی ئەوان بێنە ئێرە ئەم ناوچێ لێرە بێگومان ژیانی لێبووە مێژوی لێبووە خەڵکانی تری لێژیان و بە ناوی یشکێ کامەش ناوێکی تورکیا بە بەراورد بە ڕووناکی دێ وەک دانیشتوانی گوندەکەش باس دەکەن و ئەوەی کەسێک بێتە ئێرە ببینێتەوە لەو بەرەوە جۆری خاکەکەی هەیە خاکێکی سپی ڕەنگە لە خۆر لێ دەدا یاخود تیشکی مانگ لێ دەدا ڕووناکیەک لێ دەدا ڕووناکی وەردەگرێ ڕووناکی شەوقدانەوەیەک دروست دەکا جۆرێک لە ڕووناکی هەیە هەر بۆیە کرێ ئەو ناوەش لە کۆنا ئەم ناوەی لێسرا دانراوە و هەرچەنداوە خۆشببختانە زۆربەی ناوچەکانی کوردستان ناوی بێگانەیان هەیە ئەمان توانیوانە ناوەکی ڕەسەنی کوردی بۆ ئێرە بگەڕێنرەوە هەرچەندە گەر ورد بینەوە لە ناوی واژە لە زمانی کوردیە واژەمان هەیە چۆن مەڕادیفی عەرەبی کەلیمات بەکاردێنین فلان کەلیمە فلان مستەڵاح واژە واتە ئەو شتێک واژەیەک ئەمەش هەندێک بۆچوونی شەیە دەڵێن واژە لە بەرەوەی لە ڕۆژەڵاتەوە هاتوو ڕەنگەم بە تەئسیری بوو بێ بە زمانی فارسی واژۆ هەیە لەوێ واتە ئیمزا تەوقیع شتێک ختم ئیمزایەک دەکەی لەو دووناوە سەرچاوی گرت پێ وەکو ناوەکە شتێکی ئەوەندە لە بابەتەکە ناگۆڕێت کەوا گوندی واژە لە ڕووی ناوە پێشتر هیشکێ بووە ناوێکی تورکی بۆ گۆڕاوە بۆ واژەکەش لە بەرەوەی گوندێک بوو لە ڕۆژهەڵات دانیشتوانەکەی ئەوێ کە هاتوونەتە لێرە و ئێرەش ناوەکەیان لەگەڵ خۆیاندا هێناوە ئەمە لە ڕووی ناوە لە ڕووی مێژوویشەوە تەمەەن ئەمە دەمانەوێت تەنها ئاماژەیەک بە مێژووی ئێرە بکەین بە وردبوونەوە لە نوعەتی ناشتنی کێلەکان و هەروەها تایبەتمەندیەکانیان کۆمەڵێک لەسەرەوە لە گۆڕستانەکەی تر و لە بەشەکانی تر مێژووی دەورانی پێش ئیسلامیشان هەیە بەڵام ئەم گۆڕستانە ئەوەی بە چاو دەبینرێ ئەوەی دەبیرێ گۆڕستانێکی مێژوویە واتە لەگەڵ هاتنی ئاینی ئیسلام و وەروەها کە بڵاوبوونەوەی ئەم جۆرە لە کەلتوری مردوو ناشتن گۆڕستانێکی ئیسلامیە مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆ دوای هاتنی ئیسلام بە سیرکردن و مقارنەکردنی بەشێک لە نوعەتی بەردەکان و وەروە کۆنیان ئەکرێ وەک دانیشتوانەکەشی باسی دەکەن زیاتر لە 500 بگرە زیاتریش مێژوی ئەم گۆڕستانە هەیە بەو مێژوو چیرۆکانەی کەوا لەسەر ئەم کەسایەتیانەی ناو گۆڕستانەکە وەروە نوعەتی بەردەکان و ئەو دارە ئەستور و بە تەمەنانەی کەوا لەسەر ئەم گۆڕستانەیە نێژراون و وەروە لێرە بینرێن مێژوویەکی زیاتر لە 5 بۆ 6 دەبەر لە ئێستەی تەمەەن ژیان لێرە هەبوو و مردویان لەم گۆڕستانەیە ناشتووە. ئێمە لە گوندی واژین لێرە گۆڕستانێکی مێژووی کۆنەیە داری گەورەی لێیە کێلی قەدیمی لێیە جەناب وەک ڕیشسپێکی گوندی واژە و دانیشتوێکی گوندی واژە ئەگەر لە ڕووی مێژووی و ناوە باسێکی ئەم قەبرستانە و گوندی واژەمان بۆ بکەی چەند کۆن بێ ئێرە واللهی ئەم قەبرستانە هەر دارەکان ئەستوری قەبارەی دارەکان و من خۆم 50 ساڵێکم بەبیرێت دار هەیە هەرەوەngە بۆ ئێستا ئەوە لێ نهاتوە ئەمە بەپێی ئەوە بێ یعنی لانیکەم 500 ساڵ ئەبن ئەم دارانە ئەم داوای لێ ئەمە خۆمان خەڵقی لادێن نەزانین دار چۆنی حەجمی گەورا بێ و چون داری بەڕوو چونکی ئاوی کەمەوێ ئیتر گەورا بێ و هیچی لێ نایە ئەنجا ئاسەواری کەشمان زۆر بووە هەر دارەکان بۆ حەجمە گەورە بەڵگەیە ئەمە دارەکان شاهیدن دایواڵە 200 ساڵ من بۆ خۆم 50 ساڵ دار هەیە ئەوەی لێ هاتووە گەورە نەبووە 200 ساڵی کە بە 300 ساڵی کە ژەودارەی من ئەوەی ئێستا هەیە من لە ناو زەوی خۆشمانە لە شوێنە های گەورە نابێ ئەمە بە پێی ئەوەی کە ئەم دارانە ئەوەنە گەورن و ئاوا پیربوون و یعنی لانی کەم لە 500 ساڵ کەمتر نابێت بەس لە گۆڕستانەکەژن ئەو دارانە بە حەجمە گەورەی سەرێکڵێ ئەڵێ ماگەرەکو زیندۆکانمان وەکو مردەکان داریان پاراستایە ئێستا کوردستان زۆر سەوزە بوو یعنی لە ڕاستیا خەڵک چونکە لە ئەزمموی شخصەوە ترساوە داری هەر لە پەنان قسنەوە بێ نەبراوە ئەنجام شخصانە ئەمانە ئیسلامن بەڵام غیری ئیسلامیش پێش ئیسلامیش وانە لە گۆزەیە ینی گۆڕستانەکە لە گوندی واژە لە گوندی واژە گۆڕستانمان هەیە بگەڕێتەوە بۆ پێش ئیسلام بەڵێ ئارەوە شوێنێکە پێڵێن کە تێک چووە دە هەر زەوێک کە تێک چوو بەردووکەینەکەی کۆکەنەوە ئەیکەن بە کێڵگا پێڵەن کەڵەکاوێ لە کوردستانە زۆرە کەڵەکاوێ ینی هەموو شوێن دێ لە چەم خاتونیش
ئەوش هەر کەڵکی زۆر لێە و کوپەکان زۆرن و گۆڕ لە گۆڕ بوون لە کوپیان نێژاون ئەوانەی غیری ئیسلام لە کوپای بەس ئەمە لەسەر شروعی ئیسلام نێژاوە بەڵام دانیکەم 500 ساڵە بێ دیارە لەوە پێش ناوێکی کەشی هەبووە ناوێکی تورکی هەبووە بەڵێ یشێک یعنی ڕووناکی ئەندا ئێمە بنەماڵی ئێمە باپیرەش عوسمانم ئەلبەتە لەسەر کێشەی باج و غەرامە لە بانە لەگەڵ میری لەگەڵ هین حاکمی بانایات نێوانیان ناخۆش بووە و ئیتر بە حاسە خەری بۆ لەشکری سەرکەنە و ژێتەسانە هاتۆ زمانی کەی زمانی ینی کاکەحمەی نۆدێ هین شەمعروفی نۆدێ باو کاکەحمەد باو کاکەحمەیە لەو ئانەیە هاتۆ میری بابان لە قەڵاتۆلانە بوو ئیتر بەهۆی شێخ ماتفێەوە ئەم شێخ بۆ ئەوی شێخ بۆ چۆ پەنای بەوی بردو ئەو هاتۆ لێرە دانیشێ ئەمە پێش ئێمەش هەر دێ بووە کۆمەڵێکە هەن پێش ئەمە لێرە بوون تێگەی واتە ئەمانە بەڵگەی کە گوندی واژە مێژەیەکی دێرانەمان ئەو دەیە کە لە ئێران بۆ ناوی واژە بووە لێرە ئێمە هاتوون کە ئێران ناو واژە ئیناوە لەوە پێش ناوی یشێک بووە یشێک ئەلبەتە ئەوەی کە لە تورکی بزانە ناوی کەشی هەیە بەڵام نیشێک ئێمە لە قانون موسا ماوەسا عەبدولەتیف لە تورکیا بۆی گەڕا بوو یشێک ینی ڕووناکی کەواتە من لێرە شتێکی بۆی بینەرانیشمان باشتر تێبگەن گوندی واژە مێژوێکی دێرینی هەیە وەکو بەڕستان باسان کرد کۆمەڵە گۆڕستان هەیە کە بە دەسووری ناوگۆزە تەمەنەوە هەر بوو معلومات ئەوە دەورانی ساسانی بە و نوع لە مردویان ناسۆ بڵێ دوایەوەی بنەماڵی بەڕستان کێنە ئێرەوە و خەڵکی تریژێت ئێرەوە ئەو ناوی نیشکی ئەگۆڕێ بە واژە چکە واژەکەی بڵێن ڕۆژهەڵاتان هێناوە بۆ ئێرە نەنا تاپۆی کۆنا وەختی خۆی لە زمانی عوسمانیا بەو ناوە ناو بووە ناوی ئەوە بووە بەڵام ئێمە کە لەو دێوە ناوەکان گۆڕیەوە بەوە بەڵام ئیتر ئاساری ئەم دارانە دەریە خاو ئیتر شوێنی کەسمان هەیە ئیتر ئالە بەرەو مەردەکمان هەبوو وەکو ئالەوێ بۆەوەی دستان نیشانەکەن چەندەی دستان ڕۆیەوە وەختی خۆی ئێستا مفەکەرە ئەوە نەبووە ئاوا ڕۆژ بە ڕۆژانزانی ئەمە چەنگی دستانە چەنگی ماوە حسابات و ڕۆژمێر لەوێ وەکو لەگەڵ زەردە هەبووە لێرەش هەبووە ئارەوڵاوەتر ئێستا شوێنەوارەکەی هیچ ماوە شوێنە بەردەکان مابوو هەرێکەی هەر بەردەی لە شوێنی خۆی بوو لەگەڵ گەشتەوێ ئەوە چ لە پابوو ئەوە چ لە هاات ئەوە دەستان ڕۆی ئێستا نەماوە ئێستا ئەوە نەماوە ئابەم هینە بوو وەکو ئەڵێن شوێنی کە ئەو بەزمە هەیە لەگەڵ زەردەژەوە حساباتە فەلەکەیە بۆ کاتی وەرزەکان و هەتا بۆ ڕەمەزانان خەڵکی بەڕۆژووە بن و ئانا سوودیان لەوەی نەوەرگرتووە ئەی بەدەقیقتر ئەگەر پرسیارێکی تر لەسەر مێژووی ئەم خەبرسانەکە کۆمەڵێک کێلی زۆر گەورە و جیاواز و نایابی لێە مەسەلەن ئێستا خۆت دەزانی کێلەکان ئەوەندە گەورە نین ئەم بەردانەی لێرە ئەم بەردانان خاکەکەمان ئەوەیە جۆرە بەردێکی لێ هەڵکە ئەکەوێ لە تەبقەیەکی ژێر زەویشە بەداری وایە ئەها دستان هەرەزەبا بەردەکان دەرەکەون نیان دەهۆی جادەوەیان ئیتر شوێن هەیە تەلانە ساڵانە کە وەرەگەڕێ یا حەشە لە تەبقەی سەرەوەیە دەرەکەوێ بە چێڵان دەرەکەوێ ئەندایتر وەختی خۆی لێرە بۆ شێخانی سلێمانی بۆ پیاومەقوڵانی سلێمانی لێرەوە بە باری وڵاغ ئەم بەردەیان بردووە کانەکەی لێرە یاری ئێرە ئەرەوەڵا بەس ئێرە ئەم بەردا هەیە ئەڵبەتە شوێنی کە ڕەنگە بەردیکە هەبێ بەڵام لەم جۆرە بەس لێرە لەم جۆرە بەس لێرە هەیە ئێستا زۆرە ینی مەسەرن شوێنێک کە هەرە زەیبات کانەکەی لێرە نزیکە زۆر نزیکە لەوە کانەکەی هەر شوێنێک نییە بڵێ ئەمە هەر یەکانە لە هەموو شوێنەکە سپەیە تەبەقە حەدەکەی دوایی لە خزمەتتان دێم پیشە ئەوە پیشە ئارەوەڵا ئەگەر باس لە پێکهاتەی گۆڕستانەکە بکەین ئەم گۆڕستان لە چی پێک دێ بێگومان کۆمەڵێک گۆڕن گۆڕەکان بە بەردی یەک پارچەی زۆر گەورە لای ڕاست و لای چەپ و لە ئەم سەرۆسەری گۆڕەکە و ئیزافەتەن سەرقەبرێکەش و دوو کێلی زۆر گەورەواتە تەواوی و گۆڕانەی لێرەن کە ژمارەی یان زیاتر ئەوەی کە ئێستاکە ماوەتەوە سەر و 20 دانە لەو گۆڕە مێژویانە ماونەتەوە بەو پارچە یەک بەردانە لەگەڵ بوونی ئەو دارە بە تەمەنەدار بڕوانە کە بەشێکن لە پێکهاتەکەی
ئەم گۆڕستانە وەک ئەبینین ئێرە بنی یەکێک لەو دارانەیە کەوا کە پرسیمان دەڵێ چەند ساڵێک لەمەوبەر ئەمە سوتا و بڕاوەتەوە تا لە مێژ نییە کامەوەش بووە بۆەوەی دارێکی بەڕوو 1 مەتر و 10 سانتیمێک ئەستوریەکەی بێت تەمەنێکی زۆری پێویستە بەراورد بەوانەی کەوا تەجروباتیان لە دار و لە تەمەنی دارێ دەزان دار بەڕوو دارێکە پاش ساڵانێکی زۆر اینجا قەدەکەی ئەستور دەبێت چ بگا بەوەی زیاتر لە 1 مەتر قەدی ئەستور بێت ئەمەش نیشانەی ئەوەیە تەمەنێکی زیاتر ناتوانین دقیق بڵین بەڵام ئەو تەجروباتە کەمە و ئەو حساباتی کەوا من لە پشت کامێرەوە کردم و وەڵام ئێستا تەنها نەتیجەکەی بێەوە دەڵێم ئەتوانم بڵێم 550 بۆ 600 ساڵێک ئەبێ ئەم دارە تەمەنێکی هەبوو بێ چکە زۆر فراوانە و ڕەگوڕیشەیەکی زۆر قوڵی هەیە و ئەسقەدەکەی ئەستورە و هەر ئەمەش نییە زۆری تری لێە لە خوارەوە بە تایبەت بەشی خوارەوە کە داغڵینا گۆڕستانەکە دەبی لەوێ لە ڕووی پێکهاتەوە ئەستوریان زۆرە دار بڕوەکان منە چمە لای هەندێک لە کێلەکان و بە تایبەتیش ئەو کێلانەیەکەوە کە بەباشی ماونەتەوە یان بە کوالەتی ئێستاکە ماونەتەوە قسەر لەسەر ئەوانیش دەکەین. ئێرە گۆڕی سەید محەممەد ناوێکە تەمەەن شتێکیە من لێرە باسی دەکەم و وەروە لە ڕووی زانستیشەوە ئەو بابەتەیە دیسانەوە ڕوون دەکەینەوە وەکو دانیشتوانی ئێرە و ڕێژسپیەکان و بەتایبەت کاک شێخ عەلاءالدین و شێخ شەمسەدین کە دوو پیاوی بەڕێز و بە تەمەنی ئێرەن باز لەوە دەکەن لە مناڵیەوە لە یادیانە کە گۆڕی ئەم سەید محەممەدە سەر گۆڕەکەی خاوێنە هیچ پیسێک لە خۆ ناگرێن نە گەڵاوەریوەکان پاشەڕۆی هیچ ئاژەڵەیەک نە پوش و پاوانێکی زۆر لەسەر گۆڕەکەی بە خاوێنی ماوەتەوە ئەوانیش پێیان وایەکەوە مێژووی ئەم گۆڕەکە زۆر بە تەمەن باز دەکەن زیاتر لە 300 ساڵێک ئەم گۆڕە مێژووی هەیە ئینسانێکی خوداناس و پیاوێکی پاک و بەڕێز و دەستپاک بۆ بۆیە هیچ پیسێک لەسەر گۆڕەکەی نامێنێتەوە چکە خۆشی لە ژیانی ئینسانێکی پاک و بەڕێز بووە هەڵبەتە ئەمە لە ڕووی ئەو چیرۆکانە هەیە بەڵام ئەگە هەر تەنها چەند مەترێک ئەو لاش تەسویرکەین یان بیبینین وەکو سەر گۆڕەکەی یانێ ئەکرێ تۆوی خاکەکەی ئێرە یان حاڵەتی خۆر و تیشکەکان و ئەو سێبەرەی لێرە دروست دەبێ وا بکە بۆ نمونە ئێرەش و ئێرەش هەر خاوێنە بەڵام تەنهاوە هەیە ئەم بەشەی ئێرە خاوێنترە لەگەڵ بەشی سەرگۆڕەکان ڕەنگە وا بێ بۆیە نامەوێ لێرە بابەتی غیرە زانستی یاخود بچینە ناو بابەتی هەندێک لەو چیرۆک و داستانانەی کە هەن بەڵام بە شێوەیەکی گشتی یاد و یادگاری ئەم گۆڕەی کە لێرە هەیە بە پیاوچاکێک ناوی دەبەن کە مێژوەکەی 300 ساڵێک دەبێت ئەگەر بچینە ئێرەوە ئەمەش بە هەمان شێوە گۆڕەکان لێرە دوو لە 4 بەش پێک دێن 1 و 2 کە لای ڕاست و لای چەپیانە لەگەڵ کێلەکان بەشێکیشیان سەر کێلەکە هەبووە تا لەو لاگەر دەچین ئاتە 5 بەش نەک 4 ببورن سەر قەبرەکە هەبووە 2 کێلی گەورە لەگەڵ ڕاست و چەپی گۆڕەکە بەم شێوەیە لێرە بەردەکانیان داناوە. ئەم دەیە گڵەسپی بووە سپیکارە لە دوورەوە هەر ڕووناک بووە نوێ شەوانیش تۆ لێرە بی نوێی شەوان ناڵێ وەڵام نوێژ نەبووە ینی ئەوە ڕووناک لەوە نایەنە هێشک یعنی ئەوە نەبێ بڵێ ناوێکین بێ کە گۆڕیانە ئەنجا ئەمانیش کە هاتوونێرە کوتێکی کاکە ناوەکە ئەگۆڕین بە واژە کەلیمەی فارسیە شتێکی هینە جوانە ینی شتێکی چۆنەڵێ واژوش هەیە واژە ینی تەوقیع ئیمزای خۆمان واژۆش هەیە و واژەش هەیە ئەمە ئیتر ئەمان وایە ناوناوە و تەوان هەر لەسەر ئەو هێنەی پێشوو ئەمە قەزەی ماڵی بڵێن بنەماڵەیە ئەمە کاتونیتر لێرە گەڕەکییان دروست کرد بە ناوی شێخ ماڵی شێخان گەڕەکی شێخان
لەناو دێکە ئەو وەختی خۆی گەڵبووە هەتا ئەم ڕووخانی باسیش کە دەکانیان ڕوخانین ئەو گەڕەکە هەمووی بەیەکەوە لەم سەر بۆ سەر هەر ماڵ بوو وەختی خۆشی کە بنەرمەی تورکی نەهاتووە خانۆکانیان کونیان لەبەی نابووە کە ئەگەر فیرارە شتێ بوو بێ لەم کون چۆ بۆ ماڵێکەوە تاخیری گەڕەکەەکە بەرەوە تەمانە بەناشوێنی و کرد هەروە بۆیتە خوار ڕاستە کاک شێخ شەمسەدین لەسەر مێژووی ئەم قەبرسانە و مێژووی ئەوەی وەکو لە باو باپیران و لە تەمەنی خۆتا لە کۆنی ئەم گوندەوە باسمان کرد بەڵام پێش ئەوەی کە ئێوە بنەماڵی بەڕێستان بێنێرە بوون منە ژیانی لێرە بووە معلومات هەیە کە مەسن ئەو گۆڕانەی دۆزراونەتەوە هی پێش ئیسلامی لێ بووە یان نوعێک لە کەسایەتی گرنگ و کەسایەتی ئاینی هەتا مەسەن چەند سە ساڵێک لەمەوە بەر ڕەنگە چەند سەدەیەک پێشەوەی بنەماڵەکەی بەڕێزیشان بێنێرە لێرە ژیاون و گۆڕ و مەزارگەیان هەیە مەزارگەکانیان بە شێوازێکی زۆر چۆنڵی وەک دیارە بۆ کەسێکی گەورە و پیاوێکی بەڕێز و ئاینی کراون لەس ئەو بانش کەمە قسەمان وەڵڵاهی بەڕاستی ئەوە لەبارەی ئەو هینەوە ئێمە ئەوەی دەزانین بێتمان ئەمە زۆر قەدیمە یعنی باوکمە جێڕایەوە خوافیکە لە گرانی گەورەیە لە گرانی گەورەیە خەڵق مردووە بەیگو هەژ ماڵ هەش کەس بووە کە توانان بێ و بلامانەنان شتیان هەبووە توانێت قەبریان کەم لەسا ئەوە ئالێرە ناشتویان بە زۆری لێرە چونکە نانتوانیەوە بیبن بۆی ئەوەش هەر هەبووە دوو گۆڕستانی گۆڕستانەمان هێستا ماڵی باپیرانی ئێمە هەمووی لەوێ بەس ئەمەیان قەدیمترە ئەمە قەدیمە زۆر قەدیمە ئەرە وەڵڵا ئەمە زۆر زۆر قەدیمە من بە بیری خۆم تقریبن 70 ساڵ بە بیری 70 کەمتر ئاوە لەو دەورەیە ئەمە هەر هین بۆ بەسداری گەورەی لێ بوو لە گەورانە هەر هەبوون و بەهۆی کە بە زێمانەوەش ئاگریان تێبەراوە و وەختی خۆی داری تیا بە زۆر گەورە بووە سوتاوە ئینە ئەمانەی کە من ئەمانە بەبیرمێ ئەمە زۆر مناڵ ینی 50 ساڵ نابێ ئامانە جا ئەوە بە 50 ساڵ وای لات ئەمە بزانە چەند ئەنێ بە 50 ساڵی جا قەدێکی 15 سانتیمی ئەمە کە مەتر زیاترە هەنێکیان ئەم گۆڕستانە زۆر قەدیمە یەکەم دووهەم کە وەختی خۆشی ئەلەوە ساڵەکەی بڵێن 100 ساڵ گرانیەک بۆ ئەڵێن خەڵق زۆر مرد و قاتی بۆ گرانی بۆ وانە تەمان من باوکم بۆی باسکەم باوکی مناڵ بۆ کاتا کوتی 6 ماڵ هەبوو کە لێرە تۆزێ باش بوون ماڵی باپیرەمان و ئەوانە چەند ماڵێک بوون ئیتر ئەوە ئەیگو هات ماشا کابرا ها بۆ نینەکە لێ ناو مزگەوتەکە بەیانی کە چون مردووە بەخوای گوت چی بەرماڵ بووە هەموو ئانەی بەرماڵی خامە بووە هەمووی بەسەرێنەکان ڕاقسەوە هەر هەمویان کردو بە کفن ئەوە ئیتر وا بۆ هەر بەدلی خۆشیانەوە ناشتویانە دا ئەمە زۆر قەدیمە چونکە من دیومە بەرەو هێن شەرق ینی گۆڕی جەخوا ئەمە زۆر زۆر لە شوێنی کەش قەبرستانمانەیە چەند خاتون هەمێکمانەوەی پێڵێن چەند خاتون لەوێ دێ بووە بەس ئەو کاتە ئەو گۆڕانەی ڕۆخۆربوون ینی مێژوەکەیان بۆ پێش ئیسلامی کەلتوری ئیسلامی زۆر بوون لەو گۆڕانە هەڵاتیاتی من بە خۆم دیومە ڕێک بەخوا ئالەمانش دیم جاوازا چێڵدراوەمانە لەم پێشەوە وەڵی دیومە ئاڕووی ئاوا بوو خوامە قبلە نییە ئێمە ڕووناکەنە قبلە لە مردنیشان ڕووناوەرە و ڕۆژاوە ڕاستە فەرمووی خۆی جیهانی کوردستان یەکێکە لە وێزگە کۆنەکانی ژیان لە مێژە خەڵک لێژی و ئیسلامیش لێرە شارستانێت و ژیان و حەزارەت هەبووە و نوعی مردن و ناشن چۆن ئێستا ئێمە کەلتورێکمان هەیە ڕاستە ئەو کاتەش لەوێ لەو شتانە هەبووە ئەو 200 ساڵە 300 ساڵە ناژراوە ئەو بەردانیان داناوە بۆ ئەوەی ئەساسی ئەم مردۆ مێنێتەوە وەلو ئەم بەردا زۆرخوا بۆ ئێرە خەڵقسا من بەبیرمێ بەردیان لێرە و بردو بۆین ئێشیان بۆ تۆفی قەزات بوو من خۆ مناڵ بووم بردمان بەبار بردمان بۆ قەڵاچۆلان بۆ قەڵاچۆلان هەتا لە ماڵێ داماننا تیان بە لۆری باریەکەن وانە سیارا چوو بە چواردە دەمێک منەڵێن لە پەنجاکان بوو 56 ومان ئەگەر
ئەم گۆڕە بە نمونە وەرگین و باسی بکەین لەم گۆڕستانە مێژوویەدا وەک ئەبینن کێلەکانی ئەم گۆڕستانە زۆر تایبەتن و ئەم کێلە لای منەوەیە 2 مەتر باڵای ئەم بەردەیە ئەبێت چەندێکیش لە خوارەوە تا و 2 مەتری بەس لەسەر ئاستی ڕووی زەویەکە هەیە ئەبێت چەندێکیش لە خوارەوە بەلانی کەمەوەگەر 9 مەتریشی لە خوارەوەیانی 2 مەتر و نیو بەردێکی یەک پارچە بە هەمان شێوە بەرامبەرەکەشی واگەر بیتە پێشەوە و سیرکەی لە لای ڕاست و لە ڕای چەپەوە لێوار بۆ گۆڕەکە کراوە وەروە سەرگۆڕێکی زۆر گەورە و پان ئەکرێ ئەمە کەسایەتێکی زۆر دیار و یان کەسێکی هەم لە ڕووی هەیکەل و هەیبەتەوە گەورە بوو بێ هەمیش لە ڕووی ناو ناوبانگ و قورسایی چ ئاینی یا سیاسی یا کۆمەڵایەتی بوو بێ هەبێ بۆیە ئەم مەزارگەیان بۆ گردووە و ئەوەی جێگەی سەرنجا ئەمێ ئاماژەی پێ بکەم نوعیەتی ئەم بەردانە لێرن واتە هاوردە نەکراون لە ناوچەی واژە و دەوروبەری ئەم جۆرە لەم بەردانە بوونی هەیە بە شێوەی کانی بچکۆلانەوە یاخود تەبقات ئەم جۆرە لە بەردانە بوونیان هەیە هەتا ئاماژە بەوە دەکرێت بۆ بەشێک لە پیاوماقوڵان و کەسایەتی ئاین و دیارەکانی تری ناوچەی شارباژێڕ و هەروەها بێتەوە سلێمانیش لە کۆندا لەم جۆرە لە بەردانەیان بۆ براوە بۆ ئەوێ بۆ مەزارگەکەیان و بۆ کێلی سەر قەبرەکان و بۆ نووسین و نەخش و ئەڵکۆڵین لە سەریانواتە بەردەکانی گۆڕستانی مێژووی واژە هەر خودی ناوچەین واتە هاوردە نەکراون لەم ناوچە بوونیان هەیە بۆیە بینن زۆربەی گۆڕەکان ئەم جۆران لە کێل بۆ کراوە بەشێکیشیان شکێنراون بەڵام بەشێکیان هەر ماونەتەوە بەڵام لەبەر ئەوەی کەوا ڕۆژگارێکی زۆر بەسەر تەمەنیان تێپەڕیەوە بەشێکیان نەخش و زنووس زەخرەفەیەکی سادەیان لەسرە بەڵام چڵک و ئەو بەڵخەی کە لەسەر توێکڵی بەشی سەرەوەی کێلەکان هەیە شادراوەتەوە ناتوانین و نایبینین و ناخوێنرێتەوە لەسەر کێلەکانە شێوێنراوە یاخود نەماوە. ئازانم لە گوندی واژە و لە ناو گۆڕستانە مێژووی و کۆنەکەی گوندی واژەیە من ئەمەوێ پرۆگرامی جێوار بە کۆتا بێنم لە پاڵ ئەم دارە مێژووی و ئەم جێوارە پڕ لە یادگاری و مێژوەیە کە بۆ ئێمە بەجێماون منیش ئێوە بەجێڵم بارانەکەش دەستی پێکرد ئەبێ فریاکەوم پێشەوەی باران تەڕمانکە ئێمە کۆتایی بە پرۆگرامی جێوار بێنین خواتان لەگەڵ.